اما طبعا نكو فراكسيوني كومالي اسلامي همي جوكو ليجني كومالاتي وداكوكي لما في مروف بەهەسی بەرپرسیارانەوە بۆ امتیاز و مافی کەمەندامان ڕاستی بێ هەندێک وردەکاریمان لەبەر چاوگرتووە هەندێک بە دوواداچوونمان کردووە لەسەر امتیاز و مافی کەمەندامان یاسای ژمارە 22 ساڵی 2011 ماف و امتیازاتی کەمەندامان هەیە موچەیەکی کەمیان بۆ بەستراوە ئەگەر ئێمە بۆ نمونە دیراسەی وەزع و ظروفی کەمەندامان بکەین موچەیەکی زۆر کەم و بڕی تقریبا 100 بۆ 150 هزار هەندێکیشان 75 هزارە بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشنیاز یاسامان پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان کرد بۆی گۆڕانکاری لەسەر موچەی کەمەندامان بکرێت لەبەرەوەی ئەو پارەیە زۆر کەمە و ئەوەی جێگەی دڵخۆشیمە لێرەوە کەمەندامان بڵێم ئەگەر پرۆژەی چاکسازی بێتە پەرلەمانی کوردستان کە باز لە موچەی گشتی دەکات نابێ بۆ نمونە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت کە ماف و ئیمتیازی خۆیەتی موچەکەی لە 400 هزار کەمتر بێ و ئێمە هەم وەکو لیژنە لەسەر خەتین هەم بە ئەو پرۆژە یاسا و هەمیش وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەو بەڕاستی پێشنیازە یاسامان پێشکەش بە سەرۆکاتی کردووە کە هەموو ماف ئیمتیازێکی کەمەندامی لەخۆگرتووە کە بە چینێکی بەڕاستی زۆر زوڵم لێکرا و هەژار و کەم دەرامەتیان دەزانین کە حاجەی ژیانیان زۆر لەو بڕەپارە زیاترە کە پێویستە حکومەت یاخود وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەدەم داواکاری کەمەندامانەوە بچێت ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی مافی مرۆڤ بە دوواداچوونێکی وردەکەین بۆ ئەوانەی کە تا ئێستا بۆ نمونە موچەکانیان ڕاگیراوە یاخود موچیان بۆ نەبەستراوەتەوە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی قسەمان کردو لەسەر خەتین ئەوانیش لەگەڵمانە هاودەنگن و بەڵێنیان پێداوین کە چی لە دەسەڵات و سەلاحەتی ئەواندا بکرێت لەگەڵ حکومەتدا بتوانن ماف و ئیمتیازی کەمەندامان دەستەبەر